حي على الصلاة الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برانی بەڕێز و ئازیزان و خۆشەویستان و بینەران و بیسەران لە هەر شوێنێکن لە خوشکان و لە برایان خۆشحاڵم لە خزمەتتانە لە نووری دیدەما بۆ جارێکتر شادەبین بۆ ئەوەی کە بڵین نوێژ تەنها علاقەیەکی ڕۆحی بینی عەبد و ئەڵڵاکەی نییە، خالقەکەی نییە. نوێژ تەنها لە سنووری ئینسانە ناوەستەیە. نوێژ تەنها بریتی نییە لانێکی ڕۆحی ئینسان و پەیوەندی بە پەروەردە و پێگەاندنی ئینسانەوە نەبێ. بەڵکو ئەمانەوێت لەم حەڵقەیە بڵین نوێژ قوتابخانەیە، بەڵکو قوتابخانەیەکی گەورەیە. خۆی گەورە فێرمانەکە کە خۆمان و منداڵەکانمان لەم قوتابخانەیە بخوێنین بە ئیجباری بۆ ئەوەی کە بتوانین فێری کۆمەڵەوانە بین. وانەکانی نوێژ تەنها یەکوانە نین، وانەکانی نوێژ زۆرن، ئامادەکاریەکانی نوێژ زۆرن. لە نیەتەوە دەست پێ ئەکات و بە پاک و خاوێنی و بە دەستنوێژەوە دەست پێ ئەکات و هەتاوەکو سەلامدانە و زیکرەکان. نوێژ فێرمانەکات کە ئێمە تەنها بۆ ئەوە نەخوێنین شەهادەیە وەرگرین و دوایی تەعین بین پێی و دواتر ناو ناتۆرە و دکتۆرایەک و ماستێرێکمان دوا بکەوێت. نوێژ بەڵکو فێرمانەکات کە کۆمەڵە ماددە هەیە کە مەفروزە فەرز و سونەتەکان لێک جاکەینەوە، بەیانی و ئێوارە جاکەینەوە. نوێژەکانمان فێرمانەکەن کە تەنها لە سەعات 8 بۆ 12 قوتابخانەی ئەمە دەست پێ ناکە، بەڵکو لە نوێژی بەیانیە و دەست پێیەکە هەتاوەکو نوێژی عیشا خایەنێ. نوێژەکانمان فێرمانەکە ئێمە تەنها یەک ماددەمان نییە، مادەیەکی جوغرافیا و تاریخ و بایۆلۆجی و کیمیا و فیزیامان نییە لەگەڵ لوقەکانە، بەڵکو وانەکانی نوێژ زۆرن و معناکانی نوێژیش زۆرن، بابەتەکانی نوێژیش زۆرن، فەرز و سونەتەکانی نوێژ زۆرن. مەفروزە لە هەموو وانەکان و لە هەموو مادەکان بەهرەمەند بین. وانەکانی نوێژ فێرمانەکەن کە تەنها ئەم مادەیە بۆ لەبەرکردن و بۆ ئیمتیحان و بۆ کویز نییە، تەنها بۆ هێنانی شەهادە نییە، بەڵکو ئەبێت نوێژەکانمان لە ناخەوە بمانگۆڕێ. مادەکانی نوێژ پێمانەڵێن ئەگەرەتەوە لە قوتابخانەیەکی نموزەجی و سەرکەوتووە وەرگیرەیت و ناوت تۆمار بێ و فێری لوغە عالەمیەکان بیت و بتوانیت ئینسانێکی سەرکەوتوو بیت، ئەوە حەیە عەلە الفەلاح، وەرە بۆ سەرکەوتن، وەرە بۆ خولی سەرکەوتن، وەرە بۆ پێگەاندن، وەرە بۆ ئەوەی کە مستەقبەلی خۆت و منداڵەکەت تەئمین کەیت. چۆنیش ئەمە ئەبێ بە حەیە عەلە الصەلاة. فەرموو وەرە بۆ نوێژەکەت، فەرموو دەست پێ بکە و ناوی خۆت لە قوتابخانەی نوێژە تۆمارکە. هەر کاتێ ئینسان فێری ئەمە بوو، فێری ئەوە بێت لە یەکەم هەنگاوی نوێژە فێری قیمەتی مەکتەبە بێ کە پێی ئەڵێن زەنگ سەعات 8 لێ ئەدا. قوتابخانەی نوێژ پێتەڵێ کە بانگیدا نوێژ دەست پێ ئەکا، کەس ناناسی و دەی بەدەم نوێژەکەتەوە. فێری قیمەتی یەک خولەکتەکە، یەک دەقیقەتەکە. ئەگەر تەخیر بی لەوانەکەت، فریای ڕکاتی یەکەم لەوانەیە نەکەوی، فریای قامت نەکەوی، فریای تەکبیری ئیحرام نەکەویت، زۆر لە دەستچێ. ئەو ئەگەر فریای نوێژەکەت نەکەوی 27 قات نوێژ لە دەستچێ. نوێژ فێرمانەکات کە متەواضع بین، کە لە سەفەکانە وەستاین وەکو ئەوەی کە نەشیدێکی وەتەنی هەمومان پێکەوە بڵینەوە. فێرمانەکات کە هیچ کەسێ لە کەسێکی تر زیاتر نییە، هەمومان بەندەی خوای گەورەن و هەمووشمان ئەمرمان پێکراوە بۆ تەواضوعە، بۆ زیلەتە، بۆ عوبودیەتە. نوێژ فێرمانەکات کە ئینسانێکی بەهرەمەند بین و جیاوازی لە بینی دڵەکانمانە نەهێڵین، خاچمان جووتکەین و
شانمان جووتکەین و پێکەوە و بۆستین و گەڕک ئاوەدانکەینەوە لە مزگەوتا و دواتریش لە جومعەیە شار ئاوەدانکەینەوە. هەموو کاتێک بتوانین دەستە و نەزەر بوەستین بەرامبەر بەخوای گەورە، بەڵام دەست لە دەست و قووەت لەخوا بوەستین بۆ چارەسەری کێشەکانمان. نوێژ فێرمانەکات کە لە هەموو وانەیەکا چی بڵین، لە هەموو حرەکەیەکا چی بڵین، نیتمان چی بێ، بەرەو ڕووی چۆ بوەستین، شەرتەکان چین و چی ئەڵێین، چەند کاتەکەین، چۆن زەبتی کاتەکەمانەکەین و چۆن فەرزەکان و سونەتەکانمان لێکجیاکەینەوە. نوێژەکانمان، وانەکانمان، مامۆستاکانی نوێژ فێرمانەکەن کە چۆن مەدرسەیەکی ڕۆحی ئەبێت تەدریبمان پێ بکات لەسەر سەبر، لەسەر تەرکیز، لەسەر گوێگرتن، لەسەر تەواضع، لەسەر قبوڵکردنی یەکتری، لەسەر بڕیاردان. یەکێ لەوانەکانی نوێژ سوژدەیە. سوژدە فێری سەرنەویکردن دەکا، بەڵام بەرامبەر بەچێ؟ بەرامبەر تەنها بەخوای گەورە. بەڵێ نوێژ فێرمانەکە بڵین ئەوی ساتێ لەبەر پێیە سەری تەسلیمی دانابێ، ئەبەد مالیک ڕقابی گردنی تەسلیمی شاهانە. فێرمانەکات هەر کاتێ ئێمە گردنی خۆمان تەسلیمی پەروەردگار کرد، وەکو ئەوەی کە زەمان و گرنتی ئەم گردنمان پێدرابێ. ئەگەر لە نوێژی بەیانیە بین، زەمانین هەتاوەکو شەو. ئەگەر لە نوێژی عیشایە بە جەماعەت بیکەین، زەمانین هەتاوەکو بەیانی. واتە زەمانەکانمان ڕۆژانە و 12 ساعتی بەتاڵ ئەکرێتەوە. چەند گەورەیە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ مروا ئەولادەکم بالصلاة وهم أبناء 7 سنین. ئەمرکەن بە مناڵەکانتان لە 7 ساڵیە کە نوێژ بکەن. واضربوهم عليها ل10. لە 10 ساڵیشا لێیان بن. سبحان الله، تازە بە تازەیی. قوتابخانەی تازە و تربیەی تازە بوو، وەزارەتی تازە و ئەوروپا و یابان و ئەمریکا گەیشتونەتەوە قەناعەتە کە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە 63 ساڵیە وەفاتەکات و بۆ ئەوەی کە فێرمان کە ئینسان هەتاوەکو 63 ساڵی لە چڵەپۆپەی عەتایایە، دوای 63 ساڵی بەرەو داخوران و بەرەو هەڵدێرە چێ، بەرەو پوکانەوەی مێشکێ چێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناکرێت لە دوای 63ەوە عومرکە. بۆیە ئەبینی ئەمڕۆ تەمەنی تەقاعودی لە ئەوروپا و لێرەش بۆ بە 63 ساڵی. ئەی فێرمانەکە لە کەیا بچینە ئەم قوتابخانەیە و هەتا 63 ساڵی خزمەت کەین و عەتامان هەبێ و دکتۆرا و پرۆفیسۆر و ماستەری لێوەرگرین لە 7 ساڵیە. زەحمەتێ بە مامۆستا لە تورکیا و لە بەریتانیا لە 5 ساڵیەوە دەست پێ یەکا. هەڵەیە لە ئەوروپا لە 6 ساڵیەوە دەست پێ یەکا. لەوانەیە هەڵە بێ. ئێستا دەرکەوتووە سوید و فنلەندا باشترین نظامی تعلیمیان هەیە کە مناڵ لە 7 ساڵیە وەرەگرن. ساڵی یەکەم پێڵێن ساڵی 0. بۆ ئەوەی کە فێرماکە سوبحان الله منداڵەکانمان زیاتر تامەزرەی خوێندن کە بۆ ئەوەی کە چێژ و تام لە 7 ساڵی یەکەمی یاری خۆیان وەرگرن، لە ڕۆزی خۆیان وەرگرن بەبێ ئەوەی سترێسیان لەسەر بێ. دوای ئەوەی کە ئەم ساڵانە تەواو بێت، ئینجا شتێک هەیە پێوتێ compulsory education، خوێندنی ئیجباری. لە 10 ساڵیە خوێندنی ئیجباری لە ئوسترالیا، لە هندستان، لە بەریتانیا، لە ئێرلندا دەست پێ یەکا. بۆی کە فێرمانکە وەضریبوهم عەلەیها ل10. لە 10 ساڵیە لە مناڵەکانتان بن ئەگەر نوێژیان نەکرد. واتە ئیجباری ئەبێ نوێژەکە بەسەر سەرێەوە. ئەوە نییە چاوپۆشی لێ بکەیت. وەکو چۆن حەریسی بیخەیتە سەر قوتابخانەیەکی نموزەجی و بەقووەت بێ حەریستر بی لەوەی کە بیخەیتە ناو قوتابخانەی نوێژەوە، بۆ ئەوەی کە فێری زۆر شتیکە، بۆ ئەوەی کە گەورەیکە، بۆ ئەوەی کە لە ناو ئێمەیە کەسێک بە نەخوێنەواری نەمێنێتەوە، بۆ ئەوەی کە ئومەتی ئیقڕە هەمووی خوێنەوار بێ، هەمووی زانا بێ، هەمووی عالم بێ، بزانێت خوێنەواری و سەقافەت و ژیار یعنی چی و چۆن بنیاتی خۆی و بنیاتی ئومەتێکەنێ. بەڵێ خۆشەویستەکانم، کەواتە مەدرسەی نوێژ مەدرسەیەکی گەورەیە بۆ ئەوەی کە بتوانین شەهادەی لێوەرگرین، بۆ ئەوەی کە بتوانین چێبڕکێ بکەین، بۆ ئەوەی کە بتوانین سەرکەوتوو بین. ئەبێ هەمومان ناوی خۆمان، ناوی مناڵەکانمان، ناوی خێزانەکانمان لەم مەدرسەیە تۆمارکەین بۆ ئەوەی کە
تەمەن بەسەرمانە هەڵنەبوێرێ وأمر أهلك بالصلاة واصطبر عليها. مناڵەکانت و خێزانەکانت ئەمر پێ بکە بۆی کە نوێژ بکەن. بەڵێ بیان خەنە ناو قوتابخانەیەکی گەورەوە بۆ ئەوەی کە لەو سەرەوە بە سەقافەتێک و بە شەهادەیەک و بە مهنەیەکی گەورەتر بێنە دەرەوە کە لە کیستان نەچن. بەڵێ بەڕێزەکانم کەواتە نوێژ قوتابخانەیەکی گەورەیە بۆ هەموو قۆناغ و بۆ هەموو پلەبەندەکان لە ئیبتیداییەوە دەست پێەکە بە زانکۆ و بە دیراسات عولیا کۆتایی دێ. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.